بیسەرانی بەڕێز جارێکی دیکاتی نایوەڵاتان بۆ گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 بۆ ئەم گەشتی هەواڵەکانیش لەگەڵمانە بن. بیسەرانی بەڕێز یەکەم هەواڵمان پاشگوتنی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ لەسەر ناسنامەی دوو شەهیدە لە هێزەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان. ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە لە ڕاگەیاندراوێکدا شەهید بوونی هەردوو گەری لای هێزەکانی پاراستنی ژن هەپەژە ئارین قۆسەر و تۆڵهەڵدان نۆمانی ڕاگەیاند کە لە ساڵی 2024 لە چیای ئاسۆس شەهید بوون. یەرەکە ڕایگەیاند لە ڕێکەوتی 15 تەمووزی 2024 دوو ڕێهەواڵمان بە ناوەکانی ئارین قۆسەر و تۆڵهەڵدان نۆمان لە کاتی بەجێگەیاندنی ئەرکە شۆڕژگەڕیەکانیاندا شەهید بوون. وەک ئەوەی ڕایگشتی و گەلەکەمانیش دەزانن لە مێژووی تەفگەرەکەماندا مانگی تەمووز جێگەیەکی سەنگین و ماناداری هەیە. لە نێو ئەم مانگەدا هەموو ڕۆژێکی بە بەرخودان ڕەنگ ڕێژ کراوە بۆ بەرخودانەی ڕابەری کراوە تەفگەر و گەلەکەمان بوون بە خاوەنی گەلێک دەستکەوتنی مەزن. لەم مانگەدا بە تایبەت بە بەرخودانی 14 تەمووزی زیندانیانی ئامەد لە کوردستاندا ڕۆحێکی جیاواز ئافرێنرا کە دەبێتە مڵکی هەموو مرۆڤایەتی و لەسەر ئەو ڕێگە و باوەڕداریە تێکۆشان مەزنتر دەبێت. ڕێهەواڵانمان ئارین و تۆڵهەڵدان لەسەر ئەم ڕێگە و باوەڕیە بە ژیان و تێکۆشانی خۆیانەوە تا کۆتایی لە نێو هەوڵدانێکدا بوون ئەو ڕێگە و باوەڕیە لە ژیانی خۆیاندا هەمیشەیی بکەن. ڕێهەواڵانمان ئارین و تۆڵهەڵدان بە ژیان و تێکۆشانی خۆیانەوە بەبێ ناوبەڕ لەو کاتەوەی ئاشنای تەفگەرمان بوون بە مۆڕاڵ و جۆشێکی مەزنەوە بەشداریان کرد و بە ژیانی بێهاوتایانەوە بوونە نمونەی کەسێتی ئاپۆیی. لەسەر پای فکر و ڕامانەکانی ڕێبەر ئاپۆ بەبێ ناوبەڕ خۆیان پەروەردە دەکرد بە بەهێزترین بەشداریانەوە بەشدار بوون و بوونە جوانترین نمونەی میلیتانی ئاپۆیی. یارەکە ناسنامی هەردوو شەهیدی بەم شێوەیە بڵاو کردەوە. زیلان ئەسەن ناسراو بە ئارین قۆسەر لە قۆسەر لەدایک بووە و ڕۆژی 15 تەمووزی 2024 لە چیای ئاسۆس شەهید بووە. کانی تاڵڕەنگ ناسراو بە تۆڵهەڵدان نومان لە مەریوان لەدایک بوو و ڕۆژی 15 تەمووزی 2024 لە چیای ئاسۆس شەهید بووە. یارەکە سەرخۆشی ئاراستی بنەماڵی هەردوو شەهید و تەواوی گەلی وڵات پارێز کرد و بەڵێنی بەجێگەیاندنی ئامانجەکانی شەهیدانی دوو پات کردەوە. هەوڵەکان تا دێت بۆ ئازادی جستەی ڕێبەر ئاپۆ بەرفراوانتر دەبێت. هەر لەو هەوڵاندا پشتگیری و هاوکاریەکان و پشتیوانیەکان بۆ بانگەوازە مێژوویەکی ڕێبەر ئاپۆ تا دێت پەردەسێنێت. لە دوای بانگەوازی مێژوویەکی ڕێبەر ئاپۆ تا دێت پشتگیری و پشتیوانەکان لەو بانگەوازی زیاتر پەردەسێنن و لەو بارەیەوە جەیکۆب میگەندا لە پارتی دیلینکی ئەڵمانی پشتگیری پارتەکەی بۆ بانگەوازیەکە ڕاگەیاند. میگەندا ڕاگەیاند بەداخەوە دەوڵەتی تورک 90% چەکانی لە ئەڵمانیا دەکرێت. ئەگەر ئەمە ڕابگیرێت ئەوە دەوڵەتی تورک ناتوانێت هێرشەکانی ئەنجام بدات. داواکارین قەدەغەی سەرپەککەلا ببرێت و تاوانبارکردنی کوردان کۆتایی بێت. لەباری بانگەوازە مێژوویەکی ڕێبەر ئاپۆ ڕایگەیاند ئەگەر هێرشەکان کۆتاییان پێبهێنرێت ئەوە ئەگەری دیموکراسی بوونیش لە ئارادایە. پێویستە تورکیا دەست بەجێ هەنگاوی پێویست بنێت. ئازادکردنی بەڕێز ئۆجەلانیش ببێتە سیمبل و هێمایەک بۆ خواستی ئاشتی. هاوکات کەمپینی دەمەوێت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان دیدار بکەم بەردەوامە و لە چوارچێوەی ئەو کەمپینەدا 100 ژن بە پێشەنگی ژنانی فیمینیستی ئابیا یالا لە ئەمریکای لاتین و لە 13 وڵاتی جیاوازی ئەو کیشوەرەوە نامێکیان ئاڕاستی وەزارەتی دادی تورکیا کرد و داوای دیداریان لەگەڵ ڕێبەر ئاپۆ کرد. دەقی نامەکە بەم شێوەیە بۆ بەرپرسانی وەزارەتی دادی کۆماری تورکیا وەک ژمارەیەک فیمینیست کە لە چەند هەرێمێکی جیاواز لە باشوور و ناوەڕاستی ئەمریکاوە بە مەبەستی ڕزگارکردنی ئەم ناوچەیە لە کۆلۆنالیزم هاتوین. دەمانوێت سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەین کە ماوەی 26 ساڵە وەک زیندانیەکی سیاسی لە زیندانی دوورگەی ئیمراڵی لە ژێرگۆشەگیریدایە. ئەم جۆرە سزای زیندانیە کە لە سەروبەندی جەنگی جیهانی سێیەمدا لەلایەن زلی هێزەکانەوە پەری پێدەدرێت وەک ڕێگریەک بەرامبەر ئەگەرەکانی ئاشتی کە بنەماکانی ئاشتیەکی جیهانیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەڵدەسەنگێنن. وەک ژمارەیەک فیمینیست لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهاندا ئاشتی بە پێویست دەبینین. بڕوامان وایە
وەک نوێنەری گەلی کورد پێشەنگایەتیکردنی عەبدوڵڵا ئۆجەلان لە بنیاتنانی ئەم ئاشتیە ڕۆڵێکی گرنگی دەبێت. لەو باوەڕداین تەفگەرەکانی ژنانی کورد لە گۆڕەپانی شۆڕشماندان کە بزوتنەوەی گەلی فیمینیست زۆر بە قوڵی شرۆڤەی کردووە. بۆیە ئەم تەفگەرە بە هۆکاری دیدگای ڕۆڵی پێشەنگی ژنان و گۆڕینی کۆمەڵایەتی بوونی سروشتی و پاراستنی سروشتدا لە یەکتر کۆ دەبنەوە. هەروەها لەم ڕێگەیەدا باوەڕمان وایە دەبێت ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان مسۆگەر بکرێت. بەم شێوەیە بۆ ئەوەی مافی هەمووان فراهەم بکرێت هەموو هەنگاوە پێویستەکان بنرێت دەکرێت ڕۆڵی خۆیان بگێڕن و بۆ پاراستنی کورد بە شێوەیەکی دیموکراتیک و دادپەروەرانە چارەسەر ببێت ڕۆڵ بگێڕێت. خواستمان پێکهێنانی ئەم داوایەمانە. لە ئەمریکای لاتینەوە بۆ باشووری کوردستان و لەوێش باسی موچە سەرڕایناردنی موچەی مانگی 5 بەڵام تا ئێستا چارەنووسی موچەی مانگی 6 و 7 دیار نییە و ڕێککەوتنی نێوان حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و حکوومەتی ناوەندی بەغداش لە دۆخێکی هەستیاردایە. لەو بارەیەوە چاودێرێکی سیاسی هۆشداریدا لە مەترسی تێکچوونی ئەو ڕێککەوتنە بەهۆی پابند نەبوونی حکوومەتی ماوە بەسەرچووەوە. نەوزاد لەتیف چاودێری سیاسی سەبارەت بە پابند نەبوونی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە ڕێککەوتنەکانی لەگەڵ بەغدا و دروستبوونی مەترسی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم ڕایگەیاند کورتهێنانێکی گەورە لە توانای حکوومەتی هەرێمدا هەیە بۆ دەستەبەرکردنی داهاتە ناوخۆیەکان. ئەمەش ڕێگرە لە جێبەجێکردنی مەرجەکانی ڕێککەوتنەکە لەگەڵ بەغدا. هەروەها ئاماژەی بەوەشدا هێشتا هەناردەکردنی نەوتی هەرێم دەستی پێ نەکردووەتەوە. هەروەها هیچ وادەیەکی ڕوونیژ نییە بۆ ناردنی نەوت بۆ سۆمۆ. ئەمەش دۆخەکە زیاتر ئاڵۆستر دەکات و هەڕەشی هەڵۆشاندنەوەی ڕێککەوتنەکە دەکات. هەر لەم بارەیەوە بڕیارە سبەینە 30 تەمووز حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەسەر پرسی موچەی فەرمانبەران بۆ مانگەکانی 6 و 7 و هەناردەکردنی نەوتی هەرێم کۆب بێتەوە. لە هەرێمی کوردستان دەمێنینەوە و لە پێشەلکاریەکان دژی ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەوانان و چالاکوانان بەردەوامە. لە ڕۆژی 23 کانونی دووەمی 2024 چاکسیازی گەورانی دۆک بە تۆمەتی ناوزڕاندن سکاڵای لەسەر ئومێد بەرۆشکی ڕۆژنامە نووس و چالاکوانی دەڤەری بادینان تۆمار کرد. دواتر لە 30 کانونی دووەمی 2025 دادگای دۆک بڕیاری 6 مانگ زیندانیکردنی بۆ ئومێد بەرۆشکی دەرکرد و بۆ زیندانی زرکە گواسترایەوە. ڕێڤینگ یاسین پارێزەری ڕۆژنامەوان ئومێد بەرۆشکی ڕایگەیاند هەرچەندە بڕیار وابوو کە ڕۆژی 30 تەمووزی 2025 ماوەی سزاکەی تەواو ببێت و ئازاد بکرێت، بەڵام بەپێی ئەوەی دەبێت سزاکەی پێشتریشی جێبەجێ بکرێت ئومێد بەرۆشکی بۆ 6 مانگی دیکە ئازادبوونی دواخرا. ئومێد بەرۆشکی لە 8 ئابی 2020 بە تۆمەتی مەترسی لەسەر ئایشی نیشتیمانی دەستگیر کرا و 6 سکاڵی جیاوازی لەسەر بوو بۆ ماوەی 3 ساڵ سزادرا. لە 22 شوباتی 2022 ئازاد کرا، بەڵام دوای ئازادکردنی جارێک ڕاگیرا و چەندین جاری تریش بۆ ماوەی کورد دەستگیر کراوە، دواتر بە کەفالەتی پارە ئازاد کراوە. لەبارەی دواخستنی ئازادکردنی ئومێد بەرۆشکی سەنتەری میترۆ لە شاری سلێمانی نیگەرانی خۆی لە تازەکردنەوەی سزای 6 مانگ زیندانی دژ بەو ڕۆژنامە نووسە ڕاگەیاند لەلایەن دادگای کاتی دۆکەوە. هەروەها سنتەری میترۆ داوای کردووە کە بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ کەیسەکەی ڕۆژنامەوان ئومێد بەرۆشکیدا بکرێت. لە هەرێمی کوردستانەوە بەرەو عێراق سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ڕایگەیاند لە کاتی جەنگی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا توانیویانە 29 هێرشی موشکی و درۆنی گروپە چەکدارەکان لە خاکی عێراقەوە وەسەر ئیسرائیل پوچەڵ بکەنەوە. دەشڵێت ڕێگە بە هیچ کەس و لایەنێکیش نادەین عێراق بکاتە سەکۆی هێرشە سەربازەکان. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە میانی چاوپێکەوتنێکی لەگەڵ ئاژانسی ئەسۆشیێتد پرێس سەبارەت بە نیازی گروپە چەکداریەکانی عێراق بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل و هەوڵەکانیان بۆ ڕێگریکردن لەو هەنگاوە
زانیاری نوێی خستە ڕوو. سوودانی ڕایگەیاند زیاتر لە 29 هەوڵی هێرشی موشکی و درۆنیمان لەناو عێراق و پوچەڵ کردوێتەوە کە گروپە چەکدارەکان هەوڵیان دەدا بە موشک و درۆن هێرش بکەنە سەر ئیسرائیل بەتایبەت لە کاتی جەنگی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا. ئاماژەی بەوەش کرد پەرۆشین بۆ ڕێگرتن لە دروستکردنی بیان و بۆ هەر لایەنێک کە بیەوێت عێراق بکاتە ئامانج یاخود بۆ نێو جەنگی ڕابکێشێت. محەممەد شیع سوودانی وتیشی بڕیاری جەنگ و ئاشتی بەدەستی دەوڵەتە نەک کەس و لایەنەکان و ڕێگە بە هیچ کەس و لایەنێکیش نادەین عێراق بکاتە سەکۆی هێرشی سەربازی. ئەمە لە کاتێکدا تا دێت فشارەکان بۆ هەڵۆشانەوەی حەشدی شعبی و گروپە چەکداریەکانی دیکە لە عێراق و تێکەڵکردنیان بە سوپا زیاتر پەردەسێنێت و ڕۆژی یەک شەمەش لە دژی دەست بەکاربوونی بەڕێوەبەرێکی نوێ لە ناوچەی کرخی باغدا چەکدارانی حەشدی شعبی هێرشیان کردە سەر فەرمانگەی کشتتوکاڵی ناوچەکە و شەڕ و پێکدادان لە نێو ئەو چەکدارانەوەی هێزانامنیەکان ڕوویدا و بەهۆیەوە برینداری لێکەوتەوە چواردە ئەندامی حەشدی شعبی دەستگیر کران و ئەم ڕووداوەش لە ناو خۆ دەروی عێراق کاردانەوەی توندی لێکەوتەوە و باڵێزخانی ئەمریکاش لە باغدا پەنجی تۆمەتی بۆ چەکدارانی حیزبوڵای عێراقی درێژ کرد. هەر لە بەغدا دەمێنینەوە و ئەمجاریان پرسەکە لەسەر پارێزگاری نوێی بەغدایە. ئەمڕۆ لەتیف جەمال ڕەشید سەرۆک کۆماری عێراق مەرسومی سەرۆکایەتی بۆ دەست بەکاربوونی بۆ ئەتوانی وەک پارێزگاری بەغداد دەرکرد. نووسینگەی سەرۆکۆماری عێراق سەبارەت بە دەرکردنی مەرسومی سەرۆکایەتی بۆ ئەتوانی وەک پارێزگاری بەغداد ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە. بە گوێری ڕاگەیەندراوەکە ئەمڕۆ لەتیف جەمال ڕەشید سەرۆک کۆماری عێراق پێشوازی لە ئەتوانی پارێزگاری نوێی بەغداد کرد. ئاماژە بەوەش کراوە سەرۆک کۆمار مەرسومی سەرۆکایەتی بۆ دەست بەکاربوونی بۆ ئەتوانی وەک پارێزگاری بەغداد دەرکرد. هەروەها نامەیەکی بۆ ئەنجومەنی تایبەتی پارێزگای بەغداد ناردووە کە بریتە لە فەرمانێکی کۆماری. ئەتوان سەید حەسەن پامر ئەتوانی بۆ پۆستی پارێزگای بەغداد دیاری کراوە. جێگای ئاماژەی ئەتوانی پێشتر سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووە. لەبارەی دۆخی ناوچەکە و شەڕ و پێکدادانەکانە و بە تایبەت دۆخی کورد لەم دۆخەدا لەم شەڕ پێکداداناندا سربەست نەبی مامۆستای زانکۆ لە دوانێکی بۆ ئاژانسی فراددا لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی فراد دکتۆر سربەست نەبی مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانگۆی کۆیە سەبارەت بە گۆڕانکاریەکانی ناوچەکە و دۆزی کورد ڕایگەیاند نەخشەی 100 ساڵەی ڕۆژهەڵاتی ناوڕاست دەگۆڕێت و تورکیاش بێبەش نییە لەو گۆڕانکاریە و ئاماژی باستیاری دۆخی کورد کرد لە هاوکێشەکەدا. ئێمە لە دوای شەڕی غەزا 7 ئۆکتۆبەر ئەمە چوونە ناوچەکە بەگشتی یعنی نەتەنیا سووریا یان بڵێن فەڵەستین و گشت ئەم وڵاتان چوونە ناو گۆڕانکاریەکی زۆر جەزری. ئەم گۆڕانکاریە دبابی ئەم نەخشی کە 100 ساڵی ئێمە میرەدار بوون ئەو نەخشە لە ڕووی جیۆسیاسی بگوارێ. ئێستا کارگیرین لە هەمین ناوچەک حتى لە ناو زەوی تورکیاش بێ لەبەروانە ئەردۆگان بە پەلە چوتە ئەیمرالی ماستاوچیتی لەگەل پەکەکە کرد ماستاوچیتی لەگەل سەرۆکی پەکەکە کرد بۆ پیلانێکی نوێ جێبەجێ بکە. تورکیا زانێ ئەی تووشی زۆر تورسین جەدی ببێ لە سووریا تایبەت لەبەرەوە 14 ساڵ هەوڵ دەدێ بەرجەوەندی خۆ جێبەجێ بکە و فەشەل هینە. هەمیشە لە عێراق دۆزی کوردی لە پرۆسەسێکی بەرزبوون و باڵابووندەیە. دۆزی کوردی لە قوناغێکی تازەدە ئەم دۆزە ئەیتوانەی کارگیری لە داهاتووی ناوچەکە بەگشتی بکێ لەبەروانە دوژمنی کورد ئێستا هەوڵ دەدن پیلانان دروست بکن بەرامبەر ئەم پرۆسەسە بەرامبەر سەرکەوتنین سیاسی و جیۆسیاسی کورد و ئێستا گۆڕانکاری لە ناوەندێک دەبێت ئەم ناوەندە بەگشتی بە کوردستان پێناسە دەبێت لەبەروانە دبابێ ئێمە نەبینن هەڵوێستمان نیگاتیڤ بێ بەرامبەر بێلایی بێ ئەمە دبابێ ئاکتەرێکی دروستکار بن لە میژووی نوێ تازە
ئەو پێویست دەکێت بە گۆتاری نەتەوەی کورد گۆتارێکی هاوبەش بێ دروستکن گۆتارێکی سیاسی و نەتەوەی هاوبەش بێ دروستکردن و لە ئاستین میدیا و لە هەمی ئاستەکانی دیکە. بیسەرانی خۆشەویست گەیشتنە کۆتا هەواڵی ئەم ڕۆمان و بە هەواڵێکی دڵخۆشکەر و مۆراڵ بەخش بەجێتان دەهێڵین. ئەویش گروپی ئاوازی چیە لە ماوەیەکی نزیکدا ئەلبومێکی نوێ بڵاو دەکاتەوە کە دە گۆرانی و سترانی بەزاراوەکانی کرمانجی سۆرانی و زازاکی لە خۆ دەگرێت و ئەلبومەکەش پێشکەش بە ڕێبەر ئاپۆ دەکەن. گروپی ئاوازی چیە لە پۆلێک دەریلای شۆڕژگەر پێکدێن کە هاوشانی خەباتی چەکداری بۆ ئازادی گەلی کورد ببەر هەمە هونەرەکانن شۆڕشیان بردووەتە قۆناغێکی نوێەوە بوون بە پارێزەری هونەر و میوزیکی کوردی و هونەری ڕستان پیشان دەدان. لەم ساڵانی دواییدا ڕۆڵێکی کارایان هەبووە لە پارێزگاریکردن لە کەلتور و هونەری کوردی. ئێستاش چەند 20 سانیە لە ئەو ئەلبومە نوێی گوێبیست بن و پاشانیش لە درێژەی ڕۆژەکەدا گوێبیستی زیاتری ستران و گۆرانیەکانی ئاوازی چیابن لە ڕادیۆی دەنگی گەلەوە. بیسەرانی خۆشەویست بەم شێواتنە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم ڕۆمان و دەنگباسی ئەمڕۆکەتان پێشکەش کرا تاوەکو سبێنێ لە خێر و خۆشی دابن جا لە هەر کوێیەک هەن لە کوردستان بێ لە ئەوروپا بێ یاخود لە سەرکەشەکانی کوردستان. کارتان خێر بێ و ئازاد بژین.